بەڵێ خۆشەویستان تەوەری دووەممان قسەکردنە لەسەر نوێترین بەرهەمی یەکێک لە هونەرمەندە نەخۆشەکان کە ئەویش هونەرمەندی خۆشەویست لوقمان سەلیمە کە نوێترین بەرهەمی بڵاو کردوێتەوە بە ناوی پەریزادە کە هەروەکو خۆی ئێستا ئاماژەی پێکرد ئەم بەرهەمەی گوڵچنێکە لە چەند بەرهەمێکی کە کۆکراوەی چەند بەرهەمێکی خۆیەتی کە هەندێک لەو بەرهەمانی با بڵێن مێژوویەکیان هەیە. بەشێک لە بەرهەمەکە بینین دواتر قسە و باسی زیاتر دەربارەی بەرهەمەکە و ناوەڕۆکی بەرهەمەکەکین فەرمین. ئاستارەکەم وێنەی تۆم لا خەیاڵە لەبەر بێمەیلی تۆیە من واشیانم تاڵە لێو ئاڵ و چاو کەژاڵی زڵفت حەریری زەردە غەم بێمەیلی ئاتۆیە مەم خارادا و دەردە لێو ئاڵ و چاو کەژاڵی زڵفت حەریری زەردە غەم بێمەیلی ئاتۆیە مەم خارادا و دەردە غەم بێمەیلی ئاتۆیە مەم خارادا و دەردە ڕۆژێ ئەمنی ژیاران شادی میوانم بوو بۆ باخشەی دڵداری نۆگوڵی جوانم بوو سروەی ئاواتم بوو سروەی هەناسەکەی مۆسیقای ژیانم بوو ئاڕەی پاوانەکەی ڕۆژێ ئەمنی ژیاران شادی میوانم بوو تاقە گوڵاکەی چەمی ڕووخانە ئاڵەی ئاسکاکەی دەشتی گەرمیانە. دەستەکانتان خۆشوێ کاک لوقمان بەخێر هاتی بۆ پرۆگرامەکەمان زۆر زۆر سپاس بۆ تۆ. بەرهەمی پەریزادە چۆن لەدایک بوو؟ سەرەتا سپاس بۆ جەنابەت و سپاس بۆ کەناڵی کورساتی ئازیز. ئەم بەرهەمە ماوەیەک مەشغوڵم پێوەی بەڕاستی ئتر لەگەڵ هاوڕێم کاک گۆڤەند بەرزنجی کە ئەندامی گروپی مۆزیکی دوڕە سۆباسێکمان لەسەر کرد و بە هەمان شۆلە کانگزاری شا بە هەمان شەو نەزار زێوی ئیتر گەشتی ناوەی کە کاری موزیکی بۆ بکرێ و خۆم گویانەکانم لای خۆم هەڵبژاردە بوو هەڵبەدەمە حەزێکی خۆم بوو ئەم چەند میلۆدیەم بەڕاستی لە یەکدا میلۆدیەکان لە ڕابردووە یەکێکیان با بڵین کاری خۆمە هەر لە نەوەتەکانە کە ئیشم بۆ کردبوو بەس کوالیتەکەی خۆزانین ئەو کاتە VHS ئەوە بوو ئاوازی هاوڕێم کاک سەلام ڕەشید و تێکستی هاوڕێم کاک ئەحمەد محەممەدە ئەویان سیانەکەی تر یەکێکیان ئاوازی کاک جەزای سازە بە دەنگی چەندگوانی بیژش کە پێشتر وتراوە بەڕاستی دوانی ئەمێنێتەوە ئەو دوانەیەکیشان من بە دەنگی هونەرمەندی بەڕێز ئالادنی بابە شەهابی کە هونەرمەندێکی ڕۆژهەڵاتە گوێم لێ بووە و ئەوی تریشان بە دەنگی کاک محەممەد دانش و هەڵبەدن بە دەنگی کاک محەممەد دانش گوێم لێ بوو بەڵام پرسیار و سەرچێکی زۆرم کرد بۆی هەڵەیان نەچوو لە کاتی نووسینی تایتڵەکەیە هاوڕێم کاک جەمالی ڕەزازی تاکیدێکم لەو کردەوە چۆکم ئەو زۆر بەڕاستی وردە لەو شتانەیە ئەویش دیارە پرسیاری کردبوو دوایی جوابی یامەتی کاک لوقمان ئەم میلۆدیە پێشتر کاک هونەرمەند حەسەن دڵسۆز توێتی حەسەن دڵسۆز ئی زەمانی با بڵین پێم وابێ پەنجاکان و نازام شەستەکان و پەنجاکان و ئەوانە ئەو کاتە پێم وابێ ئەو گرانی وتراوە على ئەساس با بڵین بە وتەی کاک جەمال جەمالی ڕەزازی دواتر کاک محەممەد دانش ئەم گرانی وتۆتەوە ئەلا کولی من وەکو ڕێزێک بۆ هەردوو حاڵە دەکەن لە تایتڵە ناوی هەردووکیان نووسیوە بەڕاستی بەس خۆی پرسیارەکە ئەوەیە بۆچی ئەم بەرهەمانت کۆ کردوتەوە و ئاماژەت بۆ کرد کە یەکێک لە بەرهەمەکانت
هی خۆتەوەی بەڵێ. ئەگەڕێتەوە بۆ ساڵی بەڵێ. نەوەدەکان بۆچی ئەو بەرهەمە تازە نەکردەوە بۆ حەزە کرد ئەم بەرهەمەوەکو خۆ لە سەرەتای ئاماژە و پێکرد گوڵچنەیەەکە بەڵێ. بۆچی ئەم بەرهەمانت لە یەکیاوە با بڵێن جا سیرەکەی لەوەی شایە سیانیان لەسەر مقامی سێگایە یەکیان لەسەر مقامی بەیاتە لەوانەیە مەسەن بازی پرسیارکە بڵێ مەسەن بۆ گۆڕانکاریی نوعی نەکردووە مەسەن هەریەکە ئاوازەوێ بەڵام ئەم سیانە هەر لە تەمەنێکی ئەتوانم بڵێم زۆر گەنجیەوە ئەو میلۆدیانم حەز لێ بۆ بەڕاستی هەڵبەتەوەی کاکجەزا تازەترە لە چاو ئەو دوانەی ترا هەرسێکیان وەکو حەزێکی خۆم حەزم لەم گرانیانە بوو بەڕاستی هەر میز ڕۆژێک ئیشێکی تیا بکەم و بەدەنگی خۆم بیڵێمەوە بەڕاستی بە تەنیا نەدوتەوە هەریەکە لەو بەرهەمانە بە هەڵبەت ئەوەش بەڕاوێژ لەگەڵ هاوڕێیانم لە گروپی لۆر وتیان ئەگەر لە حاڵەتێکە یەک میلۆدی بێ هەر یەک میلۆدی وەچێتە گوێی لای خەڵک بەڵام تۆ ئەم تەنەوعەت کردووە خۆشترە لە گۆرانیەکە ئەچی بۆ گۆرانێکی تر هەر بۆ نمونە باسی مەجەڵای پراخمان کرد تۆزێ پێش قسەکردنەکانمان مەسەڵەن قاتێکی مەقامیشی بەڵێ بڵێ قاتێکی یابراخ و قاتێکی نازانم گۆشتە و قات خۆشترەکەەوە نیە بە دوای شتەکان ئاگەڕی بە تەسەوری من ئانی هەموو ئەوەی تایە هەتا یەک پارچە مەقامیشی لە خۆ گرتووە کە من بەڕاستی تۆزێ وا بڵێن لای خۆشەویستان و ئەوانەی کە تۆزە گوێرە دەنگی منەگرن و حەزیان بۆ ستایلی منە حەزیان بە مقامە زیاتر بە دەنگی من لەوەیە ئەو خۆشەویستانشم بێبەش نەکرد یەک پارچە مقامیشم تێ کردووە کە تێکستی مقامەکە هاوڕێی ئازیزم کاکە مازیارە مازیار فایق باشە ئەو کەسێک کە گوێی لێ ئەگرێ ئەگەر مۆسیقی بێیان مۆسیقی نەبێ هەست بەوا کات کە ئەمە چەند میلۆدیەکی جیاوازەیان بێگومان چەند بەرهەمێکی جیاوازە بێگومان ئەشتەکە زۆر وازەحە بەڵێ بڵێ ئەکرێ خەڵکی مۆسیقی زیاتر بزانێت کە مەسەن ئەمە مقامك ئەمە فلان مقامە و فلان مقامە بەڵام بۆ خەڵکیکی ئاسایی ئێمە هەستی پێکەین کە ئەوە چەند بەرهەم بەڵێ دیارە کە 4 میلۆدی هەر نوعەتی بینەکانی کە مۆسیقا بەڵێ کە مۆسیقا تەحویلی ئەکات و ئەوە خۆی دەات بەوازەحی دیارەکە تۆ لە بەشێکەوە چتە بەشێکی تر ئەمە بێگومان کار و ماندووبوونی ئەوێ و پرۆڤی ئەوێ و با بڵێن کۆمەڵێک لە ژەنیارە بەستەلیقە و بەتواناکانی پێ سوپاس تەمان بۆ پرسیارەکەی بەڕێزت هەڵبەت ئەم ئیشە کاری ئەرنج با بڵێن ئامادەکردنی موزیک هاوڕێم کاکە گۆڤەند بەرزنجی ئیشەکەی بەڕاستی لە ئەستۆ گردووە لێرەوە من سوپاسی یەکەم کە بەڕاستی ئەرکی تیا کێشا و زۆر هیلاک بوو لەگەڵیا لە نەتیجەیە من کارەکەم زۆر بەدڵ بوو وەکو کاری موزیک کاک نزار زێوەی ڕیکۆردی موزیکی کرد لە ستودیۆکەی خۆیان گروپی لۆڕە بەڵێ بێگومان بەڵێ گروپی لۆڕ من ئەوەشم بیر نەچێت پێشتر کارێکی کەشم هەر لەگەڵ گروپی لۆڕا کردووە بەس بۆی تۆزێ بە پەلا باسی ئەم شتانت بۆ بکەم بۆی هاوڕیانە بیر نەچێ بەڕاستی کانگزار ڕیکۆردی موزیکەکەی بۆ کردین هەر لە ستۆدیۆی لۆڕ ڤۆکاڵی ئیشەکە دەنگی خۆم کاک هادی مرادی میکس و ماسترینگیشی کردو و زایدن ڤۆکاڵ دەنگی منیشی تۆمار کردووە من لێرەوە یەکە بە یەکە سوپاسیانەکەم و سوپاسی هەموو ئەو هاوڕێ خۆشەویستانەکەم کە لە گروپی لۆڕ لەم کارەیە لەگەڵ مابوون دەستەکان تا خۆش بێ کارێکی لەم شێوەی سیناریۆ هەڵەگرێ پێشتر سیناریۆی تیابێ پێشتر تەمان بە سوپاسەوە کە کۆمپانیای ڤینۆ و کاکە ئارام سەردار ئیشەکەی بۆ کردوون کە کاری کلیپەکەی کردووە کاری کلیپەکەی لە ئەستۆگرت و پێشتر دوو اختیارمان لەبەردەستا بوو بەڕاستی سناریۆیەکی بۆ نووسیمەوە کە لە دەرەوە و لە دەشت و با بڵیت لە جەو تەبیعەتی کوردستان و ئەوەیە بیکەین دواتر هەر خۆمان جارێککە بە ڕاوێژی هەموو لایەک تیان بۆ ئەم کارە لە ناو ستودیۆیانەکەین و بە شێوازێکی جوانتر ئیشی لەسەر بەڕاستی زۆر جوانە زۆر سوپاس وتی ئەم بەهارە ئیشی دەرودەش زۆر کراوە لە کلیپەکانە با ئەمە تۆزە جیاواز بێ هەموو ژەنیارەکان و هەموو
با بڵێن ستافەکەشی تایە ئەجا جوانی خێزانەکەشتی تایە خێزانەکەشم لەم ئیشەیە بڵێ هەڵبەت لە دوو ئیشە بەشداری کردووە لەگەڵما هەر لەگە دوو پیلۆر بەڕاستی دەبێت دوو پیلۆر خۆی ئەبێ بەشداری بکەمیان لەبەرەوەی کە مۆسیقیە خۆی والله هەم خۆی تەمان خۆی هەم مۆسیقیە و حەزیشی کرد بەڕاستی لە پشتی ئیشەکەی منەوە دەرکەوێ منش پێم خۆش بوو بەڕاستی وتەقێچەکە با لەم کارێشا لەگەڵما بەشدار بێ بەسەر هاتێکی خۆش تێگڕووینێ لەناو ئیشەکەیە وەڵا بەڵامی تر هەموو ئەم ئیشانە کارێکی زۆری ئەوێ بە تایبەتی بۆ زەمانەکەی کاتێکی زۆری ئەوێ ئێمە سەعات تقریباً بۆ ڕۆشتینە ناو ستۆدیۆ سەعات دەی شەو هاتینەوە لەبەرەوەی زۆر هیلاکی و جلگۆڕین و چوزانم لێرەوە من جارێکی دەستخۆشی لە کاگالام وانەکەم بەڕاستی بۆ ئەو سەلیقە جوانە سپاس بۆ یەکە بە یەکەی ئەو هاوڕێیانی کە لەم کارەیە بەشداریان کردووە دەستەکان خۆش بە کاک لوقمان زۆر سپاس دەکەم کەم ئێوارەی لەگەڵ ئێمە بوو یەزانم تەندروستیش زۆر باش نەبوو لەبەر ئێمە سپاس دەکەم بەخێر من جارێکی سپاس بۆ جەنابتان ئەوەی کەماوەتەوە پێم خۆشە هاوڕێیان و خۆشەویستان و بینەران لە ڕێی چەناڵی یوتیوبەکەی خۆمەوە گوێبیستی بەرهەمەکە من بە تەواوی بەخێر هاتی دووبارە جارێکی سپاس بۆ بەڕێست و سپاس بۆ کەناڵە جوانەکەی کوردستان